بڵێ بەڕێزان هەر کاتێک کە هەڵبژاردن لە عێراق ئەنجام درا و چوارچێوەی هەماهەنگی دۆڕان، بەڵام بە هەر فرت و فێڵێک بوو سەدر و هاوپەیمانەتەکەیان وەلاخست و دوجار خۆیان دەسەڵاتیان لە عێراق گرتە دەست و دووبارەش بەهۆی کوردەوە حکوومەت پێکێنرا و سوودانی بوو بە سەرۆگۆزیران. بەڵام ئەوەی هەیە سوودانی وا وێنا دەکرا کە بڵێ محەمەی مادیە و ئیتر ئاوەکا بە ئاگرا و عێراق ئەبێتە جەنەت المەئوا وا دەرنەچوو کۆمەڵێ بەڵێنی زۆریشی داوە هیچیشی پێ جێبەجێ نابێ. ئێستا چوارچێوەی هەماهەنگی وردە خەریکن بیانووی پێگرن دەیانەوێ فەشەلی پێبێنن. داخۆ ئەمە وایە یاننا لە لایەکی دیکەشەوە سوننەکانیش چوارچێوەی هەماهەنگی بەدەستوەردان لە کاروباریان تۆمەتبار دەکەن لەسەر ئەم بابەتەوە. داخۆ ئایندەی حکوومەتی عێراقی بەچی دەگا؟ میوانێکمان لەگەڵدایە میوانەکەمان زۆر بەڕێز عومەر سامەڕایی ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حکمە لە سامەڕاوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڕێز سامەڕایی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. دەگوترێ وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو چوارچێوەی هەماهەنگی ئێستا بیانوو بە سوودانی دەگرن و نایەڵن کارەکانی بکە. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ بەشبەشێنە و خواردنی کێکەکەیە لە نێوان چوارچێوەی هەماهەنگی؟ بەڵێ سڵاو تۆ لە بینەرە بەڕێزەکانتان هیچ گومانی تێدانە ئەمڕۆ چوارچێوەی هەماهەنگی و حکوومەتی بەڕێز سەید سوودانی ئەوان هەوڵ دەدەن کە نەکۆکیەکان کۆتایی بهێنرێن لە نێوان لایەنەکان لە هەرێمی کوردستان، هەروەها لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. بەڵام ئەو هەموو کێشانە بە ئانوساتێکی دیاریکرا و چارەسەر ناکرێت چونکە کەڵەکە بووی چەندین ساڵی ڕابردووە و حکوومەتی سوودانیش من دڵنیام لەوەی کە بەرنامەکەی جێبەجێ دەکات لەم دۆخەدا. بەڕێز سوودانی ئەرکی ئەوەیە کە کۆتایی بە بێکاری بهێنێت و ژێرخانی وڵات ببوژێنێتەوە. ئەو پێویستە لە ئەولەویەتی حکوومەتی عێراق گرنگیدان بێت بە کارتەکانی پەروەردە و تەندروستی و کشت و کاڵ و هەروەها هیچ پێویستە کە لە 23 خاڵ پێک هاتووە کارنامەکەی پێویستە جێبەجێ بکات و ئەو بەرپرسیارەتی لە ئەستۆی گرتووە و دەبێت جێبەشەی بکات لەو باوەڕەشدام کە حکوومەتە هەوڵ دەدات ئەو کارنامەیە جێبەجێ بکات. باشە لەوەش تێدەگات کە شەقامی عێراقی چی دەوێت. زۆر چاکە بەڕێز سامەڕایی زۆر باشە. هەروەها پێویستە هەموو ئەو کێشانە لە نێوان حکوومەتی کوردستان حکوومەتی عێراقدا هەیە بگرێنرێتە خاڵی سفر باشە هیچ کێشەیەک نەمێنێت. زۆر باشە بەڕێز سامەڕایی ئێوە بۆچی بەردەوام لە بەغدا هەوڵەدەن دوژمنێکی وەهمی دروست بکەن و وا لە خەڵک بگێنن کە دوژمنێکی گەورە هەیە دەیەوێ عێراق بخوا ئەویش ئەمریکایە؟ ئەیخۆ ئەمریکاش بوو سەدام حوسێنی بۆ ڕووخاندن و ئێستا عێراق پەیوەندی و ئیتیفاقی استراتیژیشی لەگەڵ ئەمریکا هەیە. ئەگەر ئەمریکا ئەوەندە خراپە بۆ ئیتیفاقی استراتیژی لەگەڵەکەن و بۆ لەگەڵ دوژمنەکەتان ڕێک دەکەون. بەڕێزم ئێستا ئێمە لە بەرچاوگرتنی حکوومەتی عێراقی کە کاتێک کە باسی دژمنی ئەمریکی دەکات. بەڵام ئەمڕۆ ڕێکەوتنێکی چینی هەیە کە حکوومەتی ئێستا هەروەها وڵات یاخود عێراق ڕۆڵێکی کاراتێکدا دەگێڕێت و دەیەوێت لەو ڕێگەیەوە خۆی لە ئیتاعەی ئەمریکا ڕزگار بکات و لە ڕێگەی ئەو ڕێکەوتنی چینەوە ئەو
کە لێنە پڕ بکاتەوە ئەو بۆشایە پڕ بکاتەوە کە لە دوای ئەمریکا جێدەمێنێت و هەروەها ئێمە بە هەموو شێوەیەکیش پشتیوانی لە حکوومەتی ئێستا دەکەین بۆ ئەوەی حکوومەت لە جێبەجێکردنی کارنامەکەی بۆ دابینکردنی تەواوی پێداویستەکانی شەقامی عێراقی و جێبەجێکردنی داواکاریەکانی گەل کاری خۆی ئەنجام بدات و هەندێک داواکاریش هەبوون کە پێویست بوو پێویستە حکوومەت خزمەتگوزاری بۆ خەڵک دابین بکات ئەمڕۆ هاوڵاتی عێراقی دەیەوێت ژیانێکی ئاسوودە بەسەر بات ئەمە لەلایەکی دیکەوە هەژمونی ئەمریکا یاخۆت هەر شێوازێکی دیکەی وەک ئەمریکا ئێمە نامانەوێت بە هیچ شێوەیەک بکەوینە ژێر هەژمونی هیچ وڵاتێک نەک تەنها ئەمریکا چه وڵاتانی دراوسێ و هەرێماتیەکە بیاخۆت ئەمریکا ئێستا ئێمە پێویستمان بە حکوومەتێکی بەهێز هەیە و ئێمەش باوەڕمان بە حکوومەتی سوودانی هەیە کە دەتوانێت بکەوێتە سەر ڕێگەی ڕاست و لە بکەوێتە سەرهێڵ بۆ دەرهێنانی عێراق لە ژێر هەژمونی هەموو وڵاتانی خاوەن هەژمون ئێمە دەبێت عێراق سەر لە نوێ ئاوادان بکرێتەوە عێراق پێویستی بە ژێرخانێکی بەهێز هەیە. زۆر باشە بەڕێ سامەڕایی ئێستا قسە لەوە دەکرێت گوایە چوارچێوەی هەماهەنگی پاڵپشتی لە بەشێک لە سونەکان دەکەن و دەیانەوێ حەلبوسی سەرۆکی پەرلەمان کەنارگیر بکەن یا لای بدەن سونەکان چوارچێوەی هەماهەنگی بە دەستێوەردان لە کاروباری ئەوان تۆمەتبار دەکەن تا چەند ئەمە ڕاستە؟ بەڕێزم هەموو ئەمە هەمووی دەنگۆیە ئەمڕۆ بەڕێز حالبوسی خاوەن سەنگ و قورسایی خۆیە لە ناو هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵات و ئەمڕۆ هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتیش نوێنەرایەتی کوتلەکانی سنی شیعی کورد دەکات تەنانەت چوارچێوەی هەمانگی بەشێکە لەو کوتلەیە لەو هاوپەیمانێتیە هەرچەند هەر ڕێککەوتنێکیش هەبێت لەوانەیە چەند ڕێککەوتنێکی دیکە بن لە دەرەوەی ئەم هاوپەیمانێتیە بەڵام بە هیچ شێوەیەک ئەو ڕێککەوتنانە نابنە هۆی لەبەر یەک هەڵوەشاندنەوەی ئەو هاوپەیمانێتیە. ئەو بەڕێز محەممەد شایع سوودانی بە پاڵپشتی چوارچێوەی هەماهەنگیش هاتوتە ئەو پۆستەی وەرگتووە بۆتە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کەواتە ئەمڕۆ ئەو هەر یەکە بۆ نمونە ئەمڕۆ باس لە حکوومەتی تەکنۆکرات دەکرا باس لە بەڵام بەڕێزم ئەو حکوومەتە هەموو حکوومەتێک سیاسیە ڕەهاندێکی سیاسیە دەڵێ ئەگەر ئەم وەزیرە بۆ نمونە وەزیری لایەنێک کە لەسەر پشکی لایەنێک وەرگیراوە شکستی لە ئەدای کاری خۆیەنە کەواتە ئەو لایەنە لە ناو حکوومەت شکستی هێنا ئەمە ئەو کات ناڵێن ئەو وەزیرە شکستێنەوە بەڵکوڵێن ئەو حزبە شکستێنەوە بۆیە من پێ دەڵێن بەڵێ پشکێنە هەرماوە ئەو حزبانەش هەموو ئەو حزبانەی لە ناو هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەت و لە حکوومەتیشدا بەشدارن دەیانەوێت ئەو حکوومەتە سەرکەوتوو بێت بۆیە ئەوانەی کە دەگوترێت هەمویان دەنگویە باشە بڕێ سامڕێ من لەو باوەڕەدام ئەو هەواڵە دەنگۆیانە دوورن لە ڕاستیەوە هەمویان بۆ خۆڵ لە چاویکردنی جەماوەرە لەو باوەڕەدانیم کە محەممەد هیچ هەوڵەیەک بۆ لابردننی لە ئارادا بێت. زۆر باشە بڕێ سەمەڕایی بە ئومێدی ئەوەی کە سوودانیش بە دەردی حکوومەتەکانی پێشوو نەبن. زۆر بەڕێز عومەر سامەڕایی ئەندامی دەستەی گشتی ڕۆتی حیکما ڕاستەوخۆ لە شاری سامەڕاوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان سواز بوویەوە شەوتان باش.